بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا گەرم و گەشتنی سڵاوەکانی ئێمەتان پێشکەش بێت. عزیزان و خۆشەویستان، هاتوینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئاڵلقەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەکانی ژیانەوە. ئەعتیاد لە ئێرانە دیاردەیەکی زۆر جددی بەخۆیەوە گردووە. خەڵک ڕۆژ بە دوای ڕۆژ زیاتر تووشی ماددە هۆشبەرەکان دەبن. بە یەقین ئەمەش کاریگەری زۆری ئەبێ لەسەر ژیان و جەستەی هەر ئینسانێک. جیا لە زیانەکان لەسەر کەسی گیرودەبوو لەسەر ڕۆحۆڕەوانی خێزان و دەوروبەریەکانی گیرودەبووانی دادەنێ و تووشی کێشەی دەرونیشیان دەکات. زۆربەی قوربانیانی ئەم بەڵایە منداڵان و تازە لاوانن. ئەم دەستەکە هیچ خۆیان نازانن چۆن ئەبن بە قوربانی، تەنانەت نازانن جەستەیان لە ئایندەیەکی نزیکا تووشی چە بەڵایەک دەبێت. کاریگەری کە هەر ماددە هۆشبەرێک بە پێ جیاوازی و جۆری ماددەکە لەسەر جەستەی گیرودەبوو دادەنێ زانیاریکی تایبەتمەندی خۆی هەیە و کە ئەبێت بزانین و شارەزاییەکانی بەدەست بێت. هەروە بیزانین کە لە ماوەیەکی درێژخایەندا کاریگەری ماددە هۆشبەرەکان چییە؟ کاریگەری ماددە هۆشبەرەکان لەسەر جەستە چین؟ بابەتی بەرنامەی ئەم هەفتەیەمانە. هەر بەم بۆنەوە داوامان کردووە لە هاوڕێ شەهرام ئەمانەتی، پزیشکیار و کادری دیرینەی کۆمەڵە و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران. کاک شارام بەخێر بیت. سپاسدانەکەم. منیش سڵاوم هەیە لە خزمەت بینەرانی خۆشەویستان، هەروەها درودمەیە بۆ خۆت و باقی هاوکارانت. دەستخۆشیشتان لێکەم بۆ ئەم بەرنامەی ژیانەوە کە دەوری ڕۆشنگەری بەتایبەت لە بابەت ئەو معزەڵە کۆمەڵایەتیە کە لە ناو جامعە هەیە کە ئەویش مشکلی احتیاجەکە خۆتان لە مقدمەکە باستان کرد، کاری ئاگاهگەرانە و ڕۆشنگەرانەکەن. من لە خزمەتتانم. زۆر سپاس کاک شارام. یەکم پرسیارم ئەوەیە، بۆچی لاوان و تازە لاوان گیرودەی ماددە هۆشبەر دەبن؟ سەرەڕای ئەوەی کە دەزانن لە دوای ماوەیەکەوە تووشی هەزار کێشە دەبن. بەڵێ ئەگەر بۆ لاوان یا تازە لاوان ئێمە ئەو تەمەنە لە نەزەرە بگرین، جوانی ئەوە پرۆسەیکە، یعنی لەو مەراحلی ژیانە لاویەتی خۆی پرۆسەیکە کە ئەو ئینسانە لە مناڵیە و هەنگاوەنێتە ئەو مەرحەلەی جوانی یا لاویەتیە یا تازە لاوێکیش بێت، هەر جزء و مەرحلەیەتر چونکە جزء و مەرحەلەی لاویەتی حەسابە بێت، ئاڵ و گۆڕگەڕێک ڕوو ئەدات. یەکێک لە ئاڵ و گۆڕەکان دیارە ئاڵ و گۆڕێکی کە شخصیە، یعنی بۆ کەسایەتیەکە خۆی ئەگەڕێتەوە، تەغییراتێکی تێ دروستە بێت. بۆ وێنە لەباری کۆمەڵایەتیە و ئەگەر مثاڵێکی لێبین، کاتێک کەسێک مناڵە ئەگەر بە دوای ڕەفیقێکە ئەگەڕێت، ئەو وەکو حاڵەتێکی بۆ یاریکردن کایەکردن وەکو هەمبازیکە، بەڵام کاتێک کە ئەگەیتە لاویەتی ئەحساسات لە ئەو تەمەنە لەو مەرحەلە تووشی ئاڵ و گۆڕە بێت. پەیوەندیەکان جۆرەیەکی ترە، یعنی جیاز لە پەیوەندی کە لە سەردەمی مناڵیە بووگە. ئەحساساتەکە ئەحساسات جیا لە عاتفە، چۆن ئەو کەسە هەست بە غرورێکەکات، هەست بە ئاڵ و گۆڕێکەکات، تەغییراتێک ئەبینێت لە خۆیە، لە کول لە تەمەنێکی هەستیارە ئەو تەمەنە بەهۆی ئەو ئاڵ و گۆڕە، چ لە باری فیزیکیە و یعنی تەغییرات لە جەستەکانی ئەندامە، ئاڵ و گۆڕ لە مناسباتی کۆمەڵایەتیە، ئەوانە هەموو خۆی دەور و نەخشە بینێت. بۆیە لاویەتی خۆی مەرحەلەیەکی هەستیارە. جیا لەوانیشە کەسێک کە لە مەرحەلەی تازە لاوی یا لاویەتیە هەستەکە کە بۆ ناسینی دەوروبەری، بۆ ئەوەی کە شناختێکی زۆرتر پەیاکات، چە نسبەت بە کۆمەلگا، چە نسبەت بە دەوروبەری، ئەوەیە پەیوەندیەکانی چڕوپڕترە بێتەوە، زۆرتر ئەگەڕێت. جیا لەوانیشە ئەتوانێت حاڵەتگەرێکی منفیش دەست با بۆ کارە، بۆ وێنە ئەو کەسە هەست بە تەنیایی کات، هەست بە ئینزەوا کات. ئەوە دەورێکە کە چۆنکو ئەم تەمەنە تەمەنێکی حساسە و هەستیارە، ئەبێت
زۆر ئەو مەرحەلە جێگەی سەرنج بن بۆ خوانەی لەباری کۆمەڵایەتیە و لەباری ئیجتماعیە و بتوانن چاودێریان کەن. ئەگەر بۆ جوابی پرسیارەکەت من خولاسەی کەمەوە ئەتوانین بڵێن کە لاویەتی دوو مەرحەلەی هەیە باوجودەوە کە مەسئلەکەی مەوادی مخدرە لە بابەر دوو مەرحەلە هەیە. یەکێکی مەرحەلەی کەسایەتیەکەس کە وتم چۆن تەمەنێکی هەستیارە ئەو کەسێک تر هەستە ئێنرژیکە کە ئێنرژی نەب ئەوەی کە زۆری زیاوێت هێزی زیابێت هزر و بیریشی بیرەکاتەوە ئەوە مەرحەلەیە. بەڵام مەرحەلەی تر کە ئەسڵیەکەس کە من بۆکو عوامڵی خارجی ئەوە عوامڵێکی دەرونی و ناوخۆی ناوبووین عوامڵی خارجی کۆمەلگاس کۆمەلگا چە تەسیرێکە توانێت دەور و نەخشێکی بێت لەسەر ئەو لاوە. دیارە کۆمەلگای کە جوانێک بێتە دەرەوە لە ناو گەڕەکەکەیانە سێ چواردانە کتێبخانە بێت چەندانە باشگای وەرزشی بێت موەسسەیەکی فەرهەنگی بێت ئاموزشی بێت یا هەر شتێک بێت دیارە ئەو مناسباتەی کە جامعەکە دروستیەکات یعنی تەسیری هەیە لەسەر ئەو گەنجە دەور و نەخشی زۆرترە. بۆیە من دەور و نەخشی ئەوەی کە دەرەوە یا خارجیەکە من زیاترە بینم. ئەو کەسە کە ها لە تەمەنێکی هەستیارە ئێنرژیکی هەیە بۆ ناسین پەیوەندیەکانی دیارە بەتر بەناو کۆمەلگا ئەگەڕێت جامعە ئەگەڕێت. ئەو دوو هۆکارە یانی هەم کەسایەتیەکە کە خۆی کە حاڵەتگەرێکی دەرونی یا ئەوەی کە کۆمەلگاکە چەند دەور و نەخشێکی ئەیە ئەو دوانە دەست ئەداتە دەست یەکەو کە شخصیەتی ئەو کەسە خۆی ببینێتەوە. دیارە لە کۆمەلگایکە کە جوانێک سەر هەڵدێرێت ئەو شتانی کەوتم کتێبخانەی موسیقیەک باشگایکی وەرزشی سەرگەرمی شتێکی وان نیە ئەگەر هەژاریش ناو کۆمەلگاکە بێت فەقر بێت لە جامعەیکە کە ئەو کەسە ژیانی تێبەسەر ئەبات مەوادی مخدریش لەو ناوە بەربڵاو بێت دیارە ئەتوانێت یەکێک لە وەسیلەگەر بێت بۆ تاقیکردنەوە بۆ خۆخاڵیکردنەوە لەباری ئەحساسات و لەباری دەرونیە و کە هەر یەک جاریش تاقیکردنەوە ئەتوانێت بۆ ماوەیەکی دوور و درێژ هۆکار و سەبەبی ئەو بەڵا بێت کە احتیادا. زۆر سپاس. هەروە کە دەزانین و زانیاریەکان پێمان ئەیژن دەیان مادە هۆشبەر جۆری شیمیایی و سەنعەتی و سنەتی بە ئاسانی بەدەستەکەوێت. پرسیارەکەم ئەوەیە کاکشارام چۆن بە شێوەیەکی سیستماتیک لە ناو جەماوەرە بڵاو دەبێتەوە؟ چه سیاسەتێک بەعام لە پشت ئەم داستانەوە هەست؟ سیاسەتەکە یەکێکی ئەوەیە کە قازانجپەرستیە یعنی کەسێکە جەماعەتێک عدەیەک هەن بە شۆن پارێک ئاگەڕن کە پارێکی خەیاڵی بێت زەحمەتێکی بۆ نەکێشن کە ئەوانە کەسانێکی قازانجپەرستن و ئەوە وەکو ڕێگەیەکی باش بۆ تەرتیبدانی ژیانی خۆیان باشکردنەوەی ژیانی خۆیان ئەوە هەوڵی بۆدەن. دویش ئەو سیستەمە یعنی ئەو سیستەمە حکوومەتیە ئایا ئەتوانێت دەور ببینێت نەخشبینێ کە من وازانم دەور و نەخشە بینێت ئەتوانێت بەرگریان لێکات لە فرەی کاتەکانە نە لە ئێرانیشە لە زۆربەی شوێنەکانی دنیا بەشێ لە سیستەمە حکوومەتیەکان بەخاتر ئەو قازانجە بەخاتر ئەو پارەی زۆرە کە لەم چرخەی خەرید و فرۆش یا معامڵەکردن بە مەوادی مخدر هەیە خۆیان دەستیان هاتیە یعنی تایبەت بە ئێران نییە لە زۆربەی وڵاتەکانە ئەو هەست بەشێک دادگا ئەتانێ بەشێک لە سیستم قەزایی ئەو وڵاتە بێت بەشێک لە سیستم ئەمنیەتی و دەستگای پلیسیەکانی بێت. ئەوەیە کە بەهۆی ئەو پارەکە وەکو زۆریشە لە ناو چرخەیەکە ئەگەڕێتەوە زەحمەتێکیشی بۆ ناکێشن ئەوە خۆی ئەتوانێت یەکدانە لە هۆکارەکان بێت. بەڵام ئەوەی کە ئشارەتان کرد بە جۆرەکان ئەوەی کە مادە مخدرەکە مستەقیمەن لە تەبیعەتەوە لە گیا و وێنە بەدەست هاتوێ یا ئەوەی کە شێوەی شەبێک سازیەکەی کراوێت وەکو بازی لە قورسگەر یا شەربەتگەر هەن یا ئەوەی کە ئازمایشگا و لابراتۆرەکە بێ شێوەگەری سەنعەتیە. دیارە ئەوانە بەنسبەت ئەو کەسانەی کە بە هیچ شێوەیە قازانج و نەفعی کۆمەلگایان لە بەرچاوە نییە فقط بیر لە گیرفانی خۆیان نەکەنەوە
کە چۆن ئەو پارە زۆرترەوە بێتەوە ئەوەیە کە دەست ئەبن بۆ دروستکردنی ئەو مەوادە احتمالی زۆریشی هەرزانترە لە بازارە بە نسبەت مەوادەکانتر ئەوەیە کە سەنعەتیەکەنەوە دروستیەکەن دانیشن لە ئازمایشگاکانە دروستیەکەن بە شێوەیەکی غیرە ئستاندەر بۆ ئەوەی کە بتوانن بەشێک لە ئەو کۆمەڵگا کە شاید ئیسە هەژار بن یا دەرامەدیان زۆر لە خوارەوە بێت بەهۆی ئەوە کە پارەیان نەبێ بۆ سندنی ئەو مەوادە بتوانن دەستڕەسییان بێ بۆ مەوادێکی تر کە مەوادکەر وەکو مەوادی کە خۆشتان شارەتان کرد لە پرسیارەکە و مەواداتوانێت مەوادێکی سەنعەتی بێت یا مەوادێک کە شبه مخەدرە احتمال لە درێژێ بەرنامەکە شارەیان پێەکەین ئەوانیش هەر بە شێوەی وەکو سەنعەتیەکەیە بەڵام تقریبان کەمێک لە شاید لە شوێنێکە حاضر بکرێت کە شکو شەمایڵێکی ڕسمی بێت بەڵام ئەویش بە شێوەگەر قاچاق بە شێوەگەر ئەوەی کە بۆ وێنە کارمەند دەبێت لە ناو دەستگایکە لە شوێنەکە بێت ئەتوانن ئەو شبه مخەدراتە کە بە تایبەت بە شێوەی قورس یا شەربەتە ئەوانیشە بێتە ناو بازار بەڵام ئەگەر ئێمە سەرنجی بدەین ئەوێتە دوو بەشێکە فرۆشیارن بەشێکیش کە کڕیارن ئەو کە فرۆشیارن فقط بیر لە پارە بیر لە مەنافعی خۆیان وتم ئەو پارەیەکی زۆر و خەیاڵیە کە ئەگەڕێ لە ناو بازارە زەحمەتێکیشی بۆ ناکێشن ئەتوانێت سیستم دەستگاگەرێکیش پاڵپشتیان کە ئەوە بەشییانە بەشی تریشیان کە بەشی دوومە ئەوانن کە کڕیارەکانن یانێ ئەوانەی کە گیرودەی ئەو مەوادە بووگەن کە ئەوان زۆرترین زەرەر ئەبینن چە لە پرۆسەی دادوستەدەکرێت لە پرۆسەی سندەکەیە چە لەو حاڵەتیشە کە مەوادێکە مەصرفیەکەن بەتایبەت ئەگەر ئەو مەوادە بە شێوەیەکی سەنعەتی لە شوێنێکی غیرە ئستانداردا دروست کراوێت کە ئەتوانێت مشکڵاتێکی زۆر گەورە و سەخت بۆ داهاتوو ئایندەی ئەو کەسەی ببێت. زۆر سپاس دەڕۆمە سەرم پرسیارە دیارە فرەتە زەربەی ڕۆحی ڕەوانیەکەی جا لە کەسیگی و دەبوو بنەماڵە و بەگشتی کۆمەلگا دەبیننەوە کا پێشترش ئاماژەت پێکرد دەمانوێت بزانین کەسێک کە مۆعتاد بە مادە هۆشبەر و یان ئەلکۆل دەبێت بەتایبەت لە نێو ژناندا ژنانی دووگیانیش منداڵانی تووشی چه کێشێک دەکات؟ بەڵێ ئەو جۆرە من لە پرسیارەکەی بەڕێستان حاڵی بوێتم مناڵان و ژنان ئەو ژنانەی کە ئەتوانێت دووگیان بن من هەردوو مەرحەلەکەی شارەی پێەکەم بەڵام چۆن ئشارەتان کرد بە ژنان وە سڵامەتی لەسەر مناڵان ئەو مناڵێک کە بۆ وێنە ژنێکە دووگیانە کۆرپەڵەیەکی هەڵگرتووە ئەگەر احتیادی بێت ئەو احتیادە چەند مەوادی مخەدر بێت چه هەوەی کە ناو پرسیارەکەی شتانە بووە ئەلکول ئەگەر ئەو ژنە احتیادی بێت یانێ وابەستگی بێت ئەبێت حتممەە بەردەوام ئەو مەوادە بگاتە لەشی خەتەرێکە زۆر زۆر بۆ ئەو مناڵە بۆ ئەو کۆرپەلە هەیە و هەمیشیش سەرنجیان خەتەری لە ناوچوونە چه کاتە و کاتێک کە ها لە ناو ڕەحمی دایکێنە ئەو کاتەنە کاتێک کە ئەو دایکە ئەزێت ئەو مناڵە دێتە دنیا ئەو مناڵە چونکە لە ناو لەشی لە ناو ڕەحمی دایکە لە یەک خۆین بوو بە تەغزیە خۆی کردووە لەو خۆینە ئەو خۆینیشە ئالوودە بوو بە یعنی ئێمە گەرەکمان بێت یا گەرەکمان نەبێت ئەو مناڵە لە ناو ڕەحمی دایکە ئالوودە ئەوێت احتیاد هەیەکە گەورەترین مشکل کە هەیە ئەویش خەتەری لە ناوچوونی ئەو مناڵە کاتێکە تێتە دنیا کاتێککە تێتە دنیا ئەوە لە دەرسەدێکی زۆرە نە لە 100% بەڵام لە دەرسەدێکی زۆر لەو مناڵانە علایمی تەرک خۆی نیشانەدات و چونکە مناڵە ئەتوانێت هەم سیستم نەفەسی هەم ئەو حاڵەتگەر شەوتە شەرنەجوشتە لە چەند سەعاتە ئەو کەسە لە ناو بووات دیارە شدەتەکەی شاید لە کەسانێکە ئیسم مواد مخەدر احتیادیان نەوێ بەرەلای ئەلکولە هاتوێتن لە ئەلکولەکە
کەمتر بێ بەڵام ئەو عەلایم تەرکە لە کەسانێکیش کە ئەلکول بەردەوام حتمما ئەبێ بگەی بە لەشیان و کاتێککە مناڵەکە تێدە دنیا ئەو عەلایم تەرکە خۆی نیشانەدات. ئەوە گەورەترین مشکڵێکە کە تقریبا لە ئەو دایکانەی کە دووگیانن ئەو مەوادە مەسرەفەکەن حتمما ئەو تەزەکورە ئەدەن کە ئەو مناڵە احتیماڵی هەیە کە دوای ئەوەی کە هاتە دنیا لە ژیانە نەمێنێت بەهۆی ئەوەی کە نیشانەکانی تەرکدان لەو مناڵە خۆی نیشان بدات. ئەگەریش تەسیرات بە تۆری عام ئێمە بەڕەسیکەین چه ئەو کاتەی مناڵ یا کۆرپەڵە لە ناو سکدایکە ئەتوانێت تەسیر دابنێت هەر ئەو کاتە لەسەر بەتایبەت لەسەر مێشک و مەغزی ئەو مناڵە. تەسیراتەکە هەمەتوانێت لە شێوەی ناو بێ کە بۆ وێنە ئەو مناڵێکی معلول بێتە دنیاوە، یعنی تقریبا کاتێک کە هاتە دنیا و مناڵە مناڵێکی 100% سالم نییە. یا ئەگەریش لە داهاتووە ئەو تەسیراتە کە لەسەر مێشکی ئەو مناڵە دانێت ئەتوانێت ئەوە بێت کە ئەو مناڵە ناتوانێت بۆ وێنە لەو زەمینەی تەحسیڵکردنە دەرسخۆنە پێشرەفتێکی وای بێت ئەو ئوفتە لە تەحسیڵ و فێربوونە خۆی نیشانەدات. ئەوە لەباری مێشکە و جیا لەوەیشە کە وتمان ئەتوانێت حتا مناڵێکی ناقص لەباری مێشکیشە و بە دنیای بێت. لەسەر جەستە معموڵەن ئەو مناڵانەی کە لەو دایکانە تێنە دنیای کێش یا وەزنیان ها لە خواردترەوە بەنسبەت ئەو خەتە تەبیعیە، چه کاتێک لە ناو ڕەحمی دایکن چه کاتێکیش بێنە دەرەوە ئەوان وەزنیان خۆی کەمتر نیشانەدات. دیارە ئەتوانێت زەمینەگەرێک وەکو نیشانەگەری حرەکەتی یا پێ دواتریش ڕەوانی خۆی لەو مناڵانە نیشان بدات. زۆر سپاسمە بەستنەوە جە لە ئەوەی کە ژنانی دووگیانیشە گەرەکمە و زانیاریشمانە پێ بدەی کاک شارەنگە هەتا پیاوانێکیش کە ئاحتیاجیان هەیە بە مادە چەند بێت ئایا لەبان ژێنەتیکی شەو تەسیر دەانێت؟ مسلمەن ئەو تەسیرە دائنێت، بەڵام ئەو شێوە کە ئەگەر دایکەکە احتیادی بێت ئەو مناڵە ئەتوانێت ئەو حاڵەت گەر احتیادە لە ناو سکدایکە بگرێت. بەڵام ئیسە دایکەکە سالم بێ باوکەکە لەم باریە و ئەگەر بڕین باوکەکە احتیادی بێ ناو شتێکی وا نییە، بەڵام خۆ تەسیراتی خۆی ئەتوانێت لەسەر ئەو کڕۆمۆزۆمگەرە لەسەر ئەو سلولیە ناوکە جنسیگەرە خۆی دابنێت، ئەتوانێت ئەو تەسیریە بێت بۆ وێنە کەسێکە احتیادی هەیە ئەو سلولگەر جنسیە بتوانێت توش خەلەلێک بێت یا مشکلاتێکی بێت بۆ ئەوەی کە دواتر ئەو هەستە بگرسێتەوە ئەو توانێت اختلالگەرێکی کڕۆمۆزۆمی ئەوە خۆی نیشان بدات. بەڵام خۆی وایە ئەگەر بۆ وێنەش دایکەکە سالم بێ باوکەکە ئەو مشکڵی بێت لە ناو خانەوادە خۆی پیاگەی تر نیامێکی سالم نیە لەباری ئاموزشیە و لەباری ئەوە کە چۆنیەتی بەرەخۆردکردن ڕەفتارکردن لەگەڵ ئەو مناڵانە خۆی ئەوەیشە زەمینە سازێک دیار شاید نەخۆشی نەبێت، بەڵام وەکو حاڵەتگەرێکی غیرە تەبیعی ئیجتماعی ناهەنجارگەرێکە چون شتێکی هەنجار نییە ئەوانە ئەتوانێت خۆی دەور و نەخش بوێنێت. ئەگەر باوکێ بۆ وێنە ئەو نەخشیە بێت نەخشەکەی ئاوا بێتەوە ئەو مناڵەت چۆن بارتێ دیارە حتا لەسەر سلامەتی جسمیشیە و وەزنیە و ئەوەی کە معاشرەت و مناسباتی دواتر چۆنە بێت لە ناو کۆمەلگا لەسەر ئەوانیشە خۆی نەخشدانێت. بەڵام ئەوەی کە لە پرسیاری یەکەمەکەتانە هاتوو ئەو دەور و نەخشە لەباری منفی و لەباری مەترسیدار بوون و ئەوەی کە ژیان و گیانی مناڵەکە هەر لە لەحزەی ئەوڵە لە خەتەرە بێ زۆرتر لەوە خۆی تانات ئەگەر دایکەکە گیر و دەبێت کە وتم هەم ئەتوانێت ئەو کاتێکە جەنینە کۆرپەلەس لە ناو ڕەحەمی دایکە چاو کاتیشە تێدە دنیا تێدە سەر ژیان لە دەروی ڕەحەمی دایکە ئەتوانێت کۆمەڵێک لە مشکلات چە ئیسە و مشکلاتە و نەخۆشیگەرە چە
جسمی بێت چه مشکڵاتی بێت لە ئەوەی کە حاڵەتی دەرونی یا ڕەوانی پێئێژن کە چۆنیەتی معاملەکردن و هەڵسوکەوتکردن لەگەڵ دەوروبەری خۆیان ئەتوانێت ئەوانە تووشی خەلەل بێ. هیوادارم کە جوابی پرسیارەکەتان وەرگرتوێت. پرسیاری تریشمان هەیە لەم بارەوە، بۆچی ئینسان لە بەرامبەر مادە هۆشبەرەکانەوە بێ اختیار ئەبێت، یعنی ئەوەی کە کاتی ئالوودە ئەبێت هیچ حەقی انتخابێکی نامێنێتەوە. مەبەستی ئەم پرسیارم بۆ ڕوونکردنەوە ئەوەیە کە بازێک لە مەوادێل مخەدر هاتیە تەنانەت ئێستش یەک دو ڕۆژ لەمەوبەر خەبەرەکەیم خوێندەوە کە ئێڵێن لە ئاڵمانە گوڵ و ماریجوانە ئەمانە ئازاد کراوە، وەکو مواد مخەدر چاوی لێ ناکەن. ئەوەختە بەس کەسێک کە گیرودە ئەبێت ناتوانێت ئیتر تا آخر ئەمری وازی لێ بێت، یعنی هەمیشە ئەبێت لەگەڵ یا بێت یا کەسێگەرەکی بێت وازی لێ بێت لە مواد مخەدر واز بێت بۆ هەمیشە هەتاتایی لای بات. ئەوەختە بەس تۆزێ مشکی هەر هەمیشە ها بەلای ئەو مادەوەکو کەسێک تەنانەت وەزارەت بێهداشتی جیهانی ئەڵێت سگار تأثیری مخربی هەیە، ئەبێت چۆن گوڵ و ماری جوانەوەشە تأثیری مخربی نەبێت کاتێک کە سگاریش هەیەی. مەبەستم ئەوەسا چه شتێک هەست کە ئینسان لە بەرابەر مادە هۆشبەرەوە هیچ اختیارێکی نامێنێت، ئیسا هەر لە گوڵ و ماری جوانە و ئەمانەوە بگرەوە هەتاکو و مادەلێکی شیمیایی و سنەتی و سەنعەتی و ئەمانە. بەڵێ هاوڕێ بێروزمن پرسیارەکەی ئێوە بە ئەیکەم بە دوو بەشە و لەو بەشی یەکەمیە کە ئەو حاڵەتە کە اختیاری نامێنێ و کەسە بێ اختیارە بێت، ئەوە وەکو بەشێکی دایان بەشی دوومیشی کە لەسەر ئەو چۆنیەتیە بە تایبەت ئەو مساڵەکە هێناوتانەوە لە ئاڵمانە لەسەر ماری جوانە یا سەرخ ناگایسە بۆ وێنە سگاریش، من ئەیکەمە دوو بەشەوە. بەداخەوە تەأسیراتێک کە مخەدرات هەسی کە کاتی خۆیشی کە مخەدر لە مێژە هەیەت، یعنی لە کاتێکە کتێبە پزیشکیەکانی ڕۆمی باستان، یۆنانی باستان ئەختواشاەکەی یا لە مسریشە حتا کە یا ئالۆ سومریشە کە بازێ نیشانەگەرێ پیا بووە ئێش ئازار یەکێک لە مەسایلێ بووگە کە لە علمی پزیشکیە مەترح بوو، ئیسێشە مەترحە سەرچاوەکەی چییە، بۆچی کەسێک بۆ وێنە ئێشی پێگەی، بۆچی من دەسم ئەدا لەو مێزە ماوەیەکی پێچێ ماوەکە دیارە 1000 سانیەست 100 سانیەست دوایەوە من ئەحساسەکەم ئێشم پێگەیگە تا ئەو پەیامە ئەڕوا بۆ مێشکتێتەوە جەڕاحیگەر کراوە. یەکێک لە مشکڵی ئازار بووگە، یعنی ئێشی کە ئەو کەسە ئێشێکی بووگە دیارە بۆ ئێشگەر سەمین هەروەوتم لە سومرە و لە مسرە و لە یونانە و لە حتا لە ئێرانیشە یا لە چینیشەکە ئەمانە سابقەیەکی کۆنیان هەیە لە بە شۆن مسەکناتە گەڕیاون، بە شۆن ئەوەی کە دەرمانێک دۆزنەوە کە تەسکین بات. یەکێک لەو شتانە کە دۆزیویانەتەوە خەشخاش بووە، بەڵام دواتر کە ئەو خەشخاشت چه تەسیرێکە، ئایا حتمما زد ئەیشە ئەو موادەکە هانایە نەوانە، بەڵکو ئەسەراتێکە کە لەسەر سیستم عەسەبی دایانێت، ئەو سیستم عەسەبیە شلە کاتەوە ئەو پەیامگەرە کە نەقلە دەرگێک ئەو کەسە خۆی ئێشی هەیە، بەڵام تۆ گەرەکەت بێ ئەگەر دەرمانەکە نەوێ خۆی ئێشی هەیە، پس ئەو دەرمانە چه ئەسەرێکەکات ئەو سیستمە عەسەبیە ئەوەی کە ئەو پەیامە نەقلەدات بە مێشک ئەوە قەتەکات شلیەکاتەوە خاویەکاتەوە. بەپێی ئەو ساڵانە کە هاتووە ئەو مەوادەیش کە دروست بووە ئیسە چە ڕیشەکەی لە خەشخاش بێت کە ئەو سیستم بێژین دەسەی مورفینەکانە، چا ئەوەی لە ئەو دەسە نەوێت لە نوعی تر بێت کە گوڵەکانە ئەوانە خۆی ئەتوانێت دەور و نەخشی چای جیاوێت، بەڵام یەک تەسیریان مشتەرەکە ئەوەیە کە لەسەر ئەو سیستم عەسەبیە لەسەر ئەو دەستگای عەسەبیە تەسیر دانی خاویان نەکاتەوە، پەیامەکان درەنگە خاتەوە، پەیامەکان وەک کاتێک ئەو پەیامە ئەڕوات ئەو پەیامە حرەکەتەکەی سوکەکاتەوە،
ئەوە یەکێک لە حاڵەتگەرێکە کە حاڵەتێکی جسمیە کە ئەوە ئەتوانێت دەوری بێت کاتێکە ئەو ئەعسابە خاوە بنەوە ئەو کەسە حتا لەباری کاریشە و ئەگەر کەسێک کاری بووگە پێشتر لەسەر ئیشێک بووگە هەرویشە ناتوانێت وەکو جاران بباتە پێشەوە. یا لە ڕێگەچوونیشە حتا لە ڕێگەچوونیشە وەکو جاران ئەو هێزیە نامێنێت چۆن سیستەم عەسەبی ها لە حاڵەتێکی ئیسراحەت و خاو و ئەوە یەکێکیە. معموڵان وتم ئەو تەئسیراتە کە ئەو مەوادە ئەتوانێت دایبنی لەسەر بەشی دەستگای عەسەبیەکە وایە ئیحساساتیان یعنی ئیحساسات پێکەنین، گیریان، شادی، خەم لەمانە کزرەوە ئەبێتەوە کەمە بێتەوە یعنی خۆی نیشان ئەدات بەڵام خراوترین خەبەریشی پێ بدەیت ناڕەحەت ئەبێ بەڵام ناتوانێت دەری ببڕێ یعنی ئەو تەئسیراتە کە ئەو مەوادە هەیەی بەسەری ئەو سیستمیە ناتوانێت خۆی نیشان بدات یا حتا پێشەوانەکەیشی پێکەنینە ئەگەر تۆ شۆخێکی زۆر شۆخێکی بۆکەی لە پێکەنینەکەیشە ناتوانێت قاقایکی لێبات یا ئەوە بێت ئەوانە خۆی ئەتوانێت ئەو خاوبوو کەسبوونەوە دۆری دەرەوەیش ببینێت یعنی ئەو کەسە ئیتر انتخابێکی نامێنێت انتخابەکەی فقط یەک شتە بیر لەوە کاتەوە کە چۆن دەستڕەسی پەیاکات چۆن خۆی بتوانێت هەمیشە ئەو مەوادی پێ بگەیت کە لە ئەو حاڵەتی بێ اختیاریەدا بێت ئەوە دەوری. بەڵام ئەوەی کە لە بەشی دووەمی پرسیارەکەتانەوە نمونێکتان هاوردەوە کە وتان خەبەرێکتان خوێندووەتەوە کە لە وڵاتی ئاڵمانە من ئەوە عەرز خەمەتتان کەم کە لەسەر ئەو سیاسەتە کە بە وێنە گوڵ یا ماری جوانە ئازاد بێت یا ئازاد نەبێت سیاست دەوڵەتەکان فەرقەکە بازێ دەوڵەتگەر بە هیچ شێوەیەک ئیجازەی پێ نادەن بەڵام دەوڵەتگەرێکی تر هەن ئەوان دوو شێوە لە نەزەرەگرن یەکێکی ئەڵێن کە ئەگەر ئەمانە کۆنتترۆل شدە بن لە شوێنگەرێکی تایبەتە بفرۆشکن شێوەگەر قاچاق و ئەمە پەیان نابێت یانێ ئەگەر 20 نەفەر هانا و ساڵ 1402 ئەگەر 20 نەفەر بوێت لەم شارە 20 نەفەر احتیاجیز بەم مادەی بەم ماری جوانە ئەگەر 1406 هاتین ئەشە هەر ئەو 20 نەفەرە ئەگەر دوانیشیان مردوێ بێتە 18 نەفەر نەوێتە 22 نەفەر ئەوە سیاسەتێکە کە دووسیا غەڵەتیەکەی بۆ ئەوە کە محدود بێت ئەوە پەرە نەسێنە ناو جامعە ئەوە دەوریکە بەڵام وایە هەیە کە لە بازیش ئەو شوێنەرە بەتایبەت وەکو هۆلەندیا وڵاتگەرێکە ئازادیان داوە بوێنە من ئەگەر نەزەری خۆم بڵێم ئەڵێم شتێکی ئیشتباس احتمالی هەیە کەسێک بڕێت بێژێ مشکڵم هەیە مشکڵی بیرکردنەوەم هەیە ئەفسوردگیم هەیە کەمێ ناڕەحەتم ئەوەیە بۆ تەجویز بکەن بەڵام تەجویزەکە تەجویزێکی نەوت من ئەوە لە نەزەری منەوە ئەوە سیاسەتێکی باش نییە سیاسەتێکی غەڵەتە بەڵام ئەو بەشیە کە هەڵەگەڕێتەوە بۆ سیاست گوزاریەکەی ئەوە دانین بۆ ئەو بەش ئەو کەسانێکە ئەو ئەحزابەی کە هەن کە هەمیشە چۆن لە چەند وڵاتی کانادا یا وڵاتگەرێکی تریشە لەسەر ئەو مۆردە پاسە کە ئێوە ئشارەتان پێکرد ئەو گوڵە یا ماری جوانە اختلاف نەزەر هەیە ئەو سیستم دەوڵەتیەکەیە بەڵام وایە ئەگەر کەسێکیش بە فەرز ئیحساسی کات مشکڵێکی هەیە پەنا بووە بۆ مەوادە یا پەنا بووە بۆ سگاریش ماوەیکە و جیا لەوەی کە تەئسیرات ئەو مەوادە لەسەر بەدەنەچەست عادەتێکە تر عادەتێکە کە ئەیگرێ واقعاً تەرک عادەتەکەیش زۆر سەختە بۆیە وەکو چارەسەرکردنی بەردەوام یعنی ئەوەی کە کەسێکی تر بەفرز مێشکی مشکڵێکی هەست کەمێ بەر ئەفسوردگی چووگە ئەوەی کە ئێژە لە چاڵۆ دەربی کەپیتە ناو بیر وایە ئەوە ئەمەسە یانێت تۆ ئاوا بۆ مشکڵێک کە هەزاران بەرابەر لەوە خراوترە تۆ تووشی خۆتەکەیت لەباری جسمیە و لەباری فکریە و لەباری اقتصادیە و ئەوانە هەموو خۆی دەور و نەخشە بینێ کە دەور و نەخشەکانیش گشتی منفین ئەوەی کە تا هەڵگەڕێتەوە بۆ پرسیار تا وتم لەباری سیاست گوزاریەکەیەوە کە ئەوە بەشێ لە سیاست گوزارەکانیان ئەوەتە ئەوە بۆ هەموو مەوادێک وان نییە چونکە پێی
سەنگینی بە مادە هەیە ئەڵێن کە احتیادێکی وابەستگی هەیە وابەستگیەکە بۆ وێنە ئەگەر ئەو مادەیە پێ نەگەی زەجرە کێشی ئەو کەسە دەسوپایەشێت احتماڵەیە قەتڵێکی شکاتە شاید لە ئەو مەوادیشە کە دیارە ئەو گڵوشتیشە خۆی ئەو تەسیراتە مخەڕبی هەست لەسەر مێشکە بەڵام شاید بۆ حاڵەتە نەبێت کە ئەگەر لێ بڕیا ئەو کەسە وەک ئەمی تر بڕوا بۆ وێنە ئێتر شیشەی دوکانێکی بشکێنێ بۆ ئەوە پارەکە گیربێرێت دزیکی بۆ بکات یا تە بۆ ئەو پارە گیربێرێت وتم زۆرتر ئەو بەشەی کە لەسەر اقتصادەکەی لەسەر سیستمە حکوومەتیەکەی دایانن ئەو سیستمێکە کە خۆیان ناو پارلەمانگەرە لەسەری ئەحزاب جۆرا و جۆر ئەبێ بەتایبەت بە ئەو مۆردە من ئشاراکەم نەبوو گشتی موادگەلێکی سەنگینتر بەڵام بۆ ئەو مۆردە ئشاراکەم وەێ هەروواکە لە ناو پرسیارەکەی خۆتانە بوو وایە ئەوە کاتیە کەسێکە گیرودە بوو واقعاً ئەو پرۆسەی جیاکردنەوە دوورۆخستنەوە ئەوەی کە بێژم بێت تەرک لابردن پاکردن ئەوانە زۆر سەختە بێتەوە بۆ ئەو کەسێک کە توش بووە. زۆر سپاس. مەبەستەکە ئەوە بوو کە کۆماری ئیسلامیش هەر بەم بیانەوە ئەوەختە خەڵکی تووشی ئاوا احتیادەرێکە کات یعنی هەم لە بینی دانەجووەکانە لە بینی مدرسەیەکانە لە بینی وەردەشکارەکانە لەم مادەلە ئیستفادەکەن کەچی ئەگەریش کەسانێکە خۆبەخشانە کارەکەن کەسانێکە فعالیت دەکەن لەو بوارەوە لە ئێرانە هەمیشە بەوە ڕوبەڕوو بوونە سەوکە لاوەکان ئەڵێن ئەوە موادی مخەدر نییە ئەوە مادە هۆشبەر نییە بەو بیانەوە خەڵکیان پێی گیرودە کردووە. پرسیارێکتر هەیە هەوڵی ڕژیم بۆ گیرودەبوونی لاوان لە کوردستان لەم بارودۆخە مەبەستم دوای شۆڕەشی ژینە ئەوەختە چۆن دەبینن؟ چۆن پرسیارەکەتان سەبارەت بە کوردستانە بە تایبەت ئەم شۆڕشی ژینە یا جنبشی ژنجیان ئازادیە کە هاتە ئاراوە واقعاً سیاسەتی جمهوری ئیسلامی پێشتر لە ئەم بزوتنەوەی ژنجیان ئازادیە سیاسەتی جمهوری ئیسلامی لە ساڵها پێشەوە لە کوردستانە هەر ئەوە بووگەکە پەرەپێدان بە مەوادی مخەدر بەربڵاو بوونەوەی ئەو مەوادە جۆرا و جۆری بۆ وێنە 40 ساڵ و 50 ساڵ لەوە پێش لە کوردستانە شاید جۆرێک لەو مەوادە گیرواای بەڵام ئیسا ئەنواعی مەواد بە شقڵگەر جۆرا و جۆر بە ناوگەر عەجیب و غەریب هەمووی پەیا بێت لەناو ئەو کۆمەڵگا ئەوە ئەگەر دەستی ئەو سیستەما لە پشتی نەوێت ئەو سیستەما ئاوا سەرکیسەکەی شل نەکردوێت ناتوانێت ئاب و شێوە پەرەی بسەندوێت. وتم مەسئلەی مەوادی مخەدر لە کوردستانە و ارتباطی لەگەڵ سیاسەتەکانی جمهوری ئیسلامی زۆر دەمێک هەڵەگەڕێتەوە بۆ ساڵگەر پێشتر یعنی بەتایبەت لە ئەوایل ساڵەکانی هەفتای شەمسی یانێ تقریبا 32 ساڵی لەمەوبەر ئەو سیاسەتە تونترەوە بووە ئەو کاتە وستاندارێک هات شتێکی وت ئەوەی کە سیستم یعنی سیاسەتێک کریاکە ئەو سیاسەتە درزی کردە دەرەوە و ئەو جامعە زۆرتر یعنی شتێکە نەتەدی ئیتر باو بوو بەڵام باشتر بوو پێش شۆڕشی ژینە ژیانێ ساڵی 2 ساڵ بەداخەوە وێنەگەرێک تەسویرگەرێکە ئێمە ئەماندی شتەکە عەلەنیەوە بوو بەسە و ناو خیابانە پێشتر ئەگەر 30 ساڵ لەمەوە بەر کەسێک ئەچوو بۆ ناو زیارەتانەکان جێگەرێک دوور کە خەڵک نێبینێ بەڵام ماوەیەکی کورت پێش شۆڕشی ژینە شتگەرێکی عەجیب ناو خیابانەکانە سەر چوارڕاکانە ناو کوچەگەرێک شاید کەمێکی چۆڵێ بەتایبەت لەوەی کە سەری شەو هەوا خەریک بوو تاریک ئەبوو ئەو شێرە ئەمانی
بەڵام دوای شۆڕشی ژینە بەتایبەت یەکێک لەو کانونگەرە کە لە تواو ئێرانە بوو، بەڵام یەکێک لەو کانونگەرە کە ئەو شۆڕشە زۆر گەرم بوو، زۆر بە گەرموگەڕی خەڵکەکە چوونە پێشوازی ئەو شۆڕشی ژینە کوردستان بوو. من وازانم ئەو سیاسەتە ئەگەر جمهوری ئیسلامی حتمەنە درێژەی پێدات. دوو حاڵەتی هەیە، یەکێکی ئەوەیە کە بەیانەکە بازترەکاتەوە، چۆن بازیەکاتەوە ئەتوانێت ئەو کەسانی کە ئەو مەوادە بە بڵاوەکەنەوە ناو جامعە بە ژێرسمێڵی ڕەدیان کات، چاویان لێ نەکات، ئاسانکاری کات بۆ ئەوەی کە هاتنی ئەو مادە هۆشبەرگەرە ئەو مواد مخەدرە بۆ ناو شارەکان ئاسانترەوە بێتەوە. ئەو سیاسەتگەرە حتمەنە بەکارەبات بۆ ئەوەی کە دەرسێکی باشیاندا، ئەویش ئەو دەرسە کە لە کوردستانە درا بە جمهوری ئیسلامی لاوان بوو، بۆیە یۆک و سیاسەتێک کە لاوان دووبارە کەس کاتەوە تووشی ئەو حاڵەتیانە پێکات کە ئەوەی کە خۆشتان لە پرسیارێک مەطرحتان کرد بێ اختیاریان کاتەوە، یانی اختیاریان لەسەر سەرنوشتی سیاسی خۆیان، سەرنوشتی سیاسیشنە سەرنوشتی خۆیان دەمێنێت و بیر لەوە نەکەنەوە هەوڵێ نەدەن بۆ ئاڵوگۆڕ، ئەو سیاسەتە شترە کاتەوە، ئاسانتری کاتەوە، هەر ئاوا وەکو ئەوەی کە خۆشتان تەبلیغگەری واکات، ئەمە خۆی هیچێ نییە، بێت ئیمتحانێکی کە ئەوە دەواز، ئەوە فەرقەکات، ئەمە ئەتانێت ئەو سیاسەتگەرە گشتی ئەرێ نییە. بەڵام ئەوەی کە سیاسەتی ئەم بەرنامەی ئێوەسە ئەوەیە کە ئەبێت جوانان بەدوای ئەو سیاسەتەی ڕژیمە نەچن، یا ئەگەر سیاسەتەکەی داڕشتووە خۆی نیشان نادا، خۆی هەکارداوە لە پشت پەردەوە نابینرێت، ئەبێ بەرپەرشتانەوەی ئەو سیاسەتە بدرگێتەوە. بەڵام باوجودی ئەوەی کە وتم 32 ساڵە ئیسا بە تایبەت جمهوری ئیسلامی ئەو گشتە ئەوڵ و ئالایەدا نسڵ ئەندەر نسڵ هێن ئەو سعی بوو کە ئالوودەی خەڵکی بتایبەت لاوان ئەوە دوو نسڵ شامڵ یەبێت ئالوودەیان کات. بەڵام خۆشبەختانە شۆڕشی ژینە ئەوەی نیشاندا کەنا ئەو سیاسەتی جمهوری ئیسلامیە ئەو موفقیش نەبووە. هەیە بەداخەوە هەست، من نایژم کەمە یان زۆرە، بەڵام هەست هیوادارم ئەو کەسانیشە کە هەن توش ئەو حاڵەت اختیاریە، ئەوەی کە اختیار نەماگەیە، حتا ناتوانێت لەسەر تەسمیمگیری بۆ سیاسەتی دوا ڕۆژی خۆی بکات، ئەوانیشە دوارم سلامەتی خۆیان بەدەست بێرنەوە بگەڕنەوە. بەڵام بۆ یەکگرتوویە بۆ ئەوەی کە ئەو ئەنجومنگەرێکە هەن ئەوانەی یارمەتی ئەو جوانانە بن، ئەوە من متمێنم حتمەنە ئەم سیاسەتی جمهوری ئیسلامیە پوچەڵەکاتەوە. زۆر سپاس کاک شارەمگیان بۆ هەموو زانیاریە. بەس بۆ دوایین پرسیارێکە زۆربەی خەڵکی بەخۆیەوە دەرگیر کردووە کە مادە هۆشبەرەکان، مادە سونەتیەکان چه حوب یان هەر شتێکی تر کە نازانم کێشەی جنسیەتی یان سێکسی بەهێز دەکات، کە بەداخەوە زۆر کەس بەم شکلە گیرودەی هەتایی بوون. ئەمە تا چە ڕادەیەک ڕاستە کە مادە هۆشبەر ئەم کێشەیانە بۆ چارەسەر دەکات؟ بەڵێ ئەو کێشەی جنسی یا ئەوەی کە لاوازی سکسی بێژین ئەوە چارەسەری هەیە. چارەسەرەکەیشی مواد مخدر نییە، یعنی دکتر هەیە، دکتری ژنان هەیە، بۆ وێنە دکتری غودە هەیە، دکتری ئۆرۆلۆژی و کولیە هەیە، دکتری ئوروق هەیە. یعنی لاوازیەکە ئەتانێت سەدان هۆکاری بێت کە هۆکارەکەی چێت، یعنی ئەبێ بە شۆن سەرچاوەکەیە بگەڕگیت. مطمئنن دەرمانەکەی مواد مخدر نییە، موادی مخدر دەرمانی نییە. یعنی مواد مخدر ئەتوانین بڵین کە فیدبەکەکەی، یعنی جوابە دواگینەکەی، واکنشە دواگینەکەی واکنشی منفیە، بە پێچەوانە تەسیر دانێت لەسەر
چه مناسباتی جنسیەتی چه لەسەر ئەو حاڵەتی تەبیعیە ئەوە من ئەتوانم بڵێم کە 100% اشتبایە شتێکی وا نییە تەسیرێکی وا ناتوانێت بێت و ئەتوانێت لە داهاتووە تەسیرەکە پێچەوانە بێتەوە یعنی ئەوە واژێت چوو بۆ سمێڵ ڕیشیشی ڕووچوو بۆ ڕیش سمێڵی نیابانی ئەوە شتێک ئاوای بریانی شتەکە پێچەوانە ئەوێتەوە ئەو عانە مەسئلەکە دوو بەرابەر ئەوێتەوە ئەو لاوازی جنسیە ئەو مەسایلە چارەسەری خۆی هەیە دکتوری خۆی هەیە ڕێگەگەر خۆی هەیە دەرمانی خۆی هەیە وەرزشکەر خۆی هەیە و ئەمە ناتوانێت کە مەواد مخەدر جوابێت وەڵێ من ئەگەر ئیجازەم پێبن پرسیارێکی جالب بوو مەطرحتان کرد یەکێک لە ئەوەی کە تۆ جنسێکت هەیە ئەبێت تەبلیغی بۆکەی ئەبێ بێژیت ئەم جنسە چۆن نەژی بفرۆشی بۆ وێنە کەسێک جفتێک گۆروە دروستەکە تێردی بازار ئێژێمە محکەمە بەش وەک ئەوانتر نییە بەش دوو مانگەمە بەش 3 مانگەکات ئەبێت تەبلیغێکی بۆکە یەکێک لەو تەبلیغگەرە کە تەبلیغێکی کاذبە و بۆ مواد مخەدر ئەکرگێت ئەتوانێت ئەوە بێت یا ئەتوانێت بۆ وێنە تەبلیغ بەداخەوە مەسڵن ئەڵێن بۆ خانمگەر کە حەزەکەن بۆ وێنە کە کەمەریان باریک بێتەوە و ئەژن مەسڵن وانە مادە خاصە چاوریەکان دۆر کەمەر ئەکاتە ئاو یعنی تەبلیغی بووەکەن ئەو تەبلیغە ئەوێتە ئەوەسە کە بازار گەرمیەکەس من ئەتوانم بڵێم کە ئەوە لە حەدی بازار گەرمیکە کە هەیە و ئەوەی شیشە کە علم پزیشکی وتویە لە داهاتووە ئەو مواد مخەدرە تەسیرێکی مخەڕب حتا ئەتوانێت ئەو حاڵەتە ئەو مەسئلەی جنسیەتیان لە هەردوو ڕەگەزەکە فەرق ناکات چە نێر بێت ما بێت چە پیا و بێت چە ژن بێ لە هەردوو حاڵەتەکە یەکسەرە قەت کات ئومیدوارم جواب پرسیارەکەتانم داوێتەوە زۆر سپاس هەرەوە ئەوە وتمە ئەویشنەوە ئەی سیاسەتە سیاسەتی ڕژیمە دەستشاوت خۆش بێت کە ئەو زانیاریشتدا پێمان کە ئەمە نوعی تەبلیغکردنە بەڕاستی کە مادە هۆشبەر چارەی سێکسی چارەسەر دەکات بۆ ئەوەی کە کاتینە کۆتایی بەرنامەکە خۆتان ئاخرین بۆ ئاخرین قسە باسێکتان هەیە لەگەڵ بینەرانە فەرموو من وەکو ئاخرین قسە دیارە چەند جاریش بەڕێستان شارەتان کرد بە مەوادە سەنعەتیەکان مەوادە مخەدرە تەبیعیەکان جۆرێتر مەواد مخەدر هەست مخەدرگەر شبه سەنعەتین بەتایبەت شاید لە یەک دقیقە دوو دقیقە من حەزەکەم بە بینەرانتانە مەطرحیکەم لە ناو کۆمەڵگە بەداخەوە هەموو شتێک ئەوێتە تجارەت یانێ سەوایشی پیاتکە تەرک مادەی مخەدر بوو بە تجارەت هەر لە دکتۆرە و بیگرە دەرۆخوار یا کەسێک هەیە لە ناو سیستیمەکە خەریک تجارەتن شتێکە کە باوە لە ناو جامعە کە من زۆر گوێم لێە ئەوەیە کە قورسێک هەیە یا شەربەتەکەیشی هەیە ئەو متادون دیارە کەسێ مەواد سەنگین لاوە متادونی بۆ داعنن ئەو متادونە بۆ ئەو دەورەسە کە ئەو دەوری سەمزودایەسە بۆ ئەو زەجرە کەمەوە بێتەوە بۆ وێنە کەسێک ئەگەر 5 گرام متادۆن مەسرەفەکات ئەو 5 گرامە قەرار نییە کە هەروە بڕوە 5 گرام ئەمڕاکە و 5 گرامی جۆ ناتەوە ڕۆژی بکاتە 10 گرام وایە کە نهایەتی لە 15-20 ڕۆژە ئەو مەوادە تەرک بدرگێ ئەگەر قەرارە بە متادۆن تەرک بدرگێت ئەوەیە کە ئەو متادۆنە ئەگەر بتم بۆ وێنە ئەگەر 5 گرامە تا 3 ڕۆژ دوای 3 ڕۆژ ئەشێ کردێتە 4 گرام 3 ڕۆژ دوای ئەوە بێتە خوارەوە تاسن کەمەوە بێتەوە یەکسەرە لا برگێ بەڵام بەداخەوە ئەو جۆرەی کە من ئەبیسم لە ناو جامعەیشە توشبوون بە متادۆن زۆرەوە بوو بەسەوە هیچ فەرقێکی نییە ئەویش مخەدرە ئەگەر قەرار بگە تۆ شتێک و لا برگە شتێت تۆ جایگوزینی کردووە هیچ فەرقێکی نییە حتمما لەسەر ئەو مەسئلەی تەرکوشتە پێم خۆشە ئەگەر مەجالتان بوو لە داهاتووە حتمما من تێمە و خزمەتان لەسەر ئەوە قساکە نەزانم ئیسێش کاتی بەرنامەکە ڕوو بە تەواو بوونە فقط ئەوە ئاڵێ ئەو متادۆنە تو ناتوانانی بیکەیت لە جایگوزین ینی هیچ فەرقێک و هیچ ئاڵگۆڕێک و نەکردو مەسڵن بێژی من تەرکم کردگە بەڵام تۆ
لە متادون استفادەکەی. من دیسانەوە دەستخۆشیتان لەکەم هاوڕێ بێروز هەم لە خۆت و هەم لە باقی هاوکارانت کە منتان داوت کرد و ئەم وەختانەنیا لە اختیار من وە لە خزمەت بینەرانی خۆشەویستی ئەوەدا بوو. زۆر سپاس کاک شارەمگیان، دەستوچاوە خۆش بێ حتمما لە بەنامەکانی داهاتووی شاتیسەن پێمان خۆشە زانیاری زیاترمان پێ بدەیت ئەمجارێکی هەم لەسەر ئاگاهکاری کۆمەڵگا و هەروەها لەسەر ئەوەی کە کەسانێکە تەرکی ئەەکەن دوای تەرک چی بکەن، ڕێگە چارەکەیان چییە، چی بکەن نەکەونەوە ناو گیرودەی ئەتیاد یا لەغزش. حتمما بەنامەی تریفمانە بێ لە ئایندا. زۆر سپاس. بینەرانی عزیز لە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ژیانەوە، ئەوەی کە تا ئێستا بینەری ئەم بەرنامە بوون، زۆر سپاس.